عائلة بوندا سيسل نفر تسلوك من ها كاغوميت أبسلوك سارو أو سرو مارم أو دزگار روانگی نادي ها دزگار خوازي بارزاني هنا هیچ کەسێک ناتێکوانە هەتا ئەو دقەیە هیچ ڕاگات نەکردناتی ئەنگۆی بەڕێستاتینە مەناعەتی من بۆ تا دەبی ها عروەزعیم بۆ تا دەبی بۆ خۆ دیتت شەربەتێک و دوونان عائلەتی سیسل نەفەرینە لێکوانە شەربەتێک و دوونان لۆ من هینایە بەس دایک سار عائلە بۆندا سیسل نەفەر چلۆ بکەوە من ها کاگومێت ئەم چلۆ بکە لۆ چیە من ئەو زادە فرەنادە بەدەم چلۆ بکەم ئەو بە 750 نارە لە بازار ئەوم ناوێتن بەبێ عالی وەزعاتی منەوە ببیت نابێ لێژ نەبینی بەس لێژنە نا مەسەلەن 50 وەرەقەت دەرجیتن 2 وەرەقە بێت لۆ بەرچی من هەموو لە خۆیان بزن وەشی ئەوانەی شاری زەیتونە بوو کۆری بوو ئەولا لێجەکی دەستپاکی ڕێک و پێک بنێریتن هەمووی حەقی من چەندە ئەو لۆ بنێریتن قەرەبوو بکاتەوە ئەو خانەکەم داکەتە ناتان بچمە ناو خانیش ژیان بگوزارێنم لێژنەشی مستحق بنێری